گشتینە چوارخوڕنە و لەوێ ڕێوڕسمێکی تایبەت بەهۆی یادی هەر ساڵی کۆچی دوایی نووسەر و ڕۆشنبیر بەنگین پیرۆت دەکرێتەوە. میوان وەرزەکان بەلای خانەوادەی خوا خۆشبووی جوانەمەرگ بەخێراتتان دەکەیت و زۆر خۆشحاڵی لەسەر خەمی ناحیەکەی، لەسەر خەمی سنوورەکەی، لەسەر خەمی گەنجان، لەسەر هەم ئەو بابەتانەی کە بواری ئەدەبی کردووە لە هەموو مەجالەکاندا. بۆیە من بەناوی مەبەندەوە زۆر سپاسی باش نەکەوی بەدە گوێ هەمووان. لە ڕێوڕسمێکی تایبەتدا بە ئامادەبوونی خانەوادە و نووسەران و ڕۆشنبیران و هاوڕێیانی لە هۆڵی کتێبخانەی گشتی چوارقوڕنا یادی هەر ساڵەی نووسەر و ڕۆشنبیر بەنگین پیرۆت کرایەوە. لە مەراسیمەکەدا تیشک خرایە سەر ڕۆڵ و پێگەی کۆچکردو لە بواری ئەدەب و ڕۆشنبیری کە وەک گەنجێک بەشێکی زۆری تەمەنی بۆ خزمەتی ڕۆشنبیری و هونەر و نووسین تەرخان کردووە کە کارەکانی بۆ خزمەتی گەل و نەتەوە و نیشتیمانەکەی تەرخان کردبوو. لە مەراسیمەکەدا بنەماڵی کۆچکردو و کتێبخانە تایبەتەکەی بەنگین پیرۆت یان بەخشی بە کتێبخانەی گشتی چوارقوڕنە و ناوی هۆڵی سەرەکی کتێبخانە گشتیەکە گۆڕدرا بۆ هۆڵی کتێبخانەی بەنگین پیرۆت. یادگاریەکی جوانی کاکە بەنگینە ئەم کتێبخانەیە ببەخشین بە کتێبخانەی گشتی چاقوڕنەوە بە ئەوەی کە بتوانانی سوودێکی هەبێ بۆ تەواوی کۆمەلگا و ڕۆشنبیر و ڕووناکبیران و خوێنەران و خۆشەویستانی کتێب. ئێمڕۆ بە بەشداربوونی کۆمەڵێک ڕووناکبیر و نووسەر و ڕۆشنبیری دەڤەرەکەمان کۆمەڵێک خێزان و هاوڕ و دۆستی کاکە بەنجینە ئەم یادەمان بەرز ڕاگرت. کتێبەکانی کاکە بەنجینە تەنها بواری ئەدەبیات و کۆمەڵناسی و ئەمانە لە خۆ ناگرێت، لە هەموو بارێک تەنانەت لە بواری منداڵاندا، لە بواری زانستیدا کۆمەڵێک فەرهەنگی هەیە، لە بواری شعردا، فەلسەفە، ڕۆمان، چیرۆک، کورتە چیرۆک، هەموو بوارێکی تێدایە. خوێنەرانی کتێب، خۆشەویستانی کتێب کاتێک کە کتێبخانەیەک دەبینن پڕ بە دڵەوە حەز دەکەن هەموو جۆرە کتێبێکی تێدا بێت تا بتوانن سوودی لێوەربگرن. کوڕێکی خۆشەویستی شارەکەمان بوو و نووسەر و ڕۆشنبیرێکی بەتوانای ناوچەکەمان بوو. دیارە کاکە بەنگینە لە ساڵی 2017 لە ڕێگای هەندەران بە شێوەیەکی تراژیدیا کۆچیدیایی کرد. ئێمەش ئەم چالاکیەمان بۆی ئەنجامدا ئەمڕۆ وەک وەفایەک بۆ ڕۆحی پاکی کاکە بەنگینە ناوی هۆڵی کتێبخانەی گشتی چوارقوڕنەمان بە ناوی کاکە بەنگین کرد و خۆشبەختانە بە سوپاسەوە بۆ بنەماڵە بەڕێزەکان کتێبخانەکەی کاکە بەنگینە بەخشی بە کتێبخانەی گشتی چوارقوڕنە. دیارە کتێبخانەی کاکە بەنگینە کتێبخانەیەکی ناوازە بوو، بۆیە ئێمەش پارێزگاری لێ دەکەین و بۆ خزمەتی گشتی لە کتێبخانەی گشتی چوارقوڕنە دەمێنێتەوە.